سلاوتان لێبیت من بەیان محەممەد ساڵح پسپۆری ئافرەتان و لەدایکبوون لە نەخۆشخانەی میهرەبانی ئەمڕۆ دەمەوێت باسی هۆکارەکانی نەشتەرگەری منداڵبوونتان لەبۆ بکەم. باشتر وایە کە ئافراد بە سروشتی منداڵی ببیتن، بەڵام هەندێک هۆکار هەیە کە دەبنە هۆی نەشتەرگەری منداڵبوون کە باشتر وایە ئافرەتەکە بە ڕێگای نەشتەرگەری منداڵی ببیتن. پێش هەموو شتێک ئەمە دەی پێناسەی منداڵبوونی سروشتی بزانین چییە. پێناسەکەی واتە منداڵ ڕووی لە خوارێ بیت، سەری لە خوارێ بیتن، حوزی دایکەکەش باش بی، ئاوی منداڵەکەش باش بی، بەڵام هەر شتێکی ناو سروشتی لەو شتانە هەبوو لەو نقاتانە هەبوو ئەو کات باشتر دایکەکە لە ڕێگای نەشتەرگەری منداڵی ببیتن. هۆکاری یەکەم سەری منداڵ ڕووی لە خوارە بیت، بەڵام ئەگەر ڕووی لە خوارێ نەبوو یان هەر شتێکی دیکە بوو لە جیاتی سەری منداڵ با بڵێن ئەگەر دەستی هاتەبوو یان منداڵەکە دانیشتەبوو یان لاقی هاتەبوو ئەوە دەبیتە هۆی نەشتەرگەری منداڵ بوون. باشتر بە نەشتەرگەری لەدایک ببیتن. دوام ئاوی منداڵ، ئەگەم ئاوی منداڵ لە حەدی خۆی زیاتر بوو، لە تەبیعی خۆی زیاتر بوو یان لە حەدی خۆی کەمتر بوو ئەوە باشترە بە نەشتەرگەری لەدایک بێت. سێەم ئەگەر حوزی دایکەکە باش نەبوو ئەوە باشترین ڕێگە بۆ منداڵبوونەکەی نەشتەرگەریە. چوارەم هۆکاری نەشتەرگەری ئەوەی کە منداڵ عەدەدی منداڵ لە یەک منداڵ زیاتر بی، واتە منداڵی جومکە یان سیانی. ئێمە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی هەموو جۆرە نەشتەرگەریەک بە ئافرەتان ئەنجام دەدەین، وەکو نەشتەرگەری منداڵبوون، دەرینانی گرێ، دەرینانی ڕەحم، دەرینانی کیس و هەردانەوەی میزەڵدان و ڕەحم. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.